ئازیز سەرێ من دێشی ئازیز دڵێ منێ ماڵ وێرانێ چەندی دێ و دەکاژانێ و ئاورێکم بەر بۆتەوە دەروونێ بڵێسم پەڕیوەتەوە دەروونخانێ نە بەبای دەگژێتەوە نە بە نمەنمەی دەبارانێ و نە بە پاچ و پێمەڕا نە بە گڵوە سەردانێ من هەڵدەستام دەنوێژێ سبحەینێدا وە سەر دەکەوتم دەمڕوانی ئەوان کۆشک و پەنجەرە و دوو دەری و شانشین و هەرامەتی بەر هەیوانێ دەهاتڕا دەبرد ئەوەی کە لەگە تێ جوان چاچێ لە من خوێ شیرینێ ئەوە نازی دەکردن دەگەڵ ئەوێ وردە عینوانێ بەلێ ئازیز من بەسەری زمانی بانگم دەکردم گۆ ئازیز وەرە ئازیز ئەو زولفەت بۆ چوا خوڕماین دەڵێ هەتی و نازانی لەبەر خەنە تێدانەیێ هادی ئەو چاوت بۆ چوا ڕەش و جوانن دەڵێ نازانی لەبەر کلچ و کتێڵ کێشانێ هادی ئەو کەپۆت بۆ چوا فندوقیە دەڵێ نازانی لەبەر خەزێم لێدانێ هادی ئەو لێوەت بۆ چوا ئیسیفایە دەڵێ نازانی لەبەر ئیسیکان پێوە نانەیێ وەرە ئازیز ئەو کوڵمەت بۆ چوا ناسکن ئەو گەردەنت بۆ چوا زەردە دەڵێ نازانی لە بەڕوانین و سەر هەڵهێنانێ دەوەرە دەوەرە وەرە 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 ئەیها وەدی ئەو قەدەت بۆ چوا باریکە ئازیز دەڵێ لە بەرکەمەر لێدانەیێ هادی ئەو قامکەت بۆ چوا مەفتورین دەڵێ نازانی لەبەر ئەنگوستی لە تێجێڕانێ وەرە ئازیزەکەی من بۆ چوا کە لەگەت و بڵندی بەشنت وەک داری عودا دەڵێ نازانی حەسارەکەمان دەقۆڵدا بوو کەسم لێ دیار نەبوو ئەوە لەبەر خۆ هەڵکێشانێ دەوەرە ئازیزەدی ئەو پاشپانیت بۆ چوا خڕن دەڵێ هەتی و نازانی بابم بۆی هێنابووم جۆت مێخەچی هەمەدانەیێ و ئاگەردە پێم دەکردن بەعزێ جەحێل فێدار دەبوون هێندێکیان شێت دەبوون بەعزێکیان دەبرنەوە نەخۆشخانێ دەوەرە دەوەرە وەرە 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 دەوەرە ئازەکەی من وەرە دەوەرە ڕوحا من وەرە دەوەرە ئەمن لە وڵاتی غەریبیان و غوربەتان چەند بەبێ کەسی دنالینم دەوەرە وەرە وەرەی بەلێ ئازیز من کۆمەڵێکم وەردەکەڵ دەفرانتینە هاوام دەکردن لە کەلێنی دەربەندی خانێ بۆ ئەوبەر و ئەوبەری مەرگە و بتوێنێ نێوڕەز و باقی دەخۆشناوەتیێ لەوێشنە دەمانەوە دەڵێن وڵاتێکی گەرمە سێر و بەتینە و ڕوویان دەکردەوە چێستانی عەزەمەت و سازگار و بەفرینە وەرە ئازیز شەوێ دەمانەوە لە مێرگوڵە و مێرگوڵەی دەشینە سبحەینێ زیارەتێکی شێخی باڵچکان دەکرد و فاتیحەیەکیان لە بۆ دای شێخی دەخوێندینایە هەوجا بەرەو شارەکەی کۆێ خۆدە هاویشتینە لەوێش نەدەمانەوە دەهاتن بەرەو پیرە هەولێرەکەی ببرینایە ئەمن دەرێ چەند خۆشە جەحێڵ بی و هەرزەکار بی من دەڵێم چەند خۆشە جەحێڵ و هەرزەکار بی ئازیزی خۆت لەکن بی هەر لە وەڵی ئێوارێوە هەتاکە لە بابی سبحەینێ باڵام پێکدا دەدا و دەخوێنێ سەر لەسە سەرینێ لەبەر ئایبی دنیاێ با کەس بەکاری تۆ نەزانێ وەرە ئازیز نە بە شەرعی مەلایان نە بە قانونی دەوڵەتان نە بە عورفی عاشیرەتان بە چاوێکی بەژنێ باریک و ناوقەد و بەزوار نینە
ئەگەر باوریشم پێ ناکەن دەبا بۆتان مەتح بکەم ئەوێ کە لەگەتێ جوان چاچێ لە من خوێ شیرینایە پاشنەی بە من بمینێ بە قەسی هەڵۆینێ گوێزرێنجی گوێ لە زێڕینە بەژنی لە دارێ عودی قاوچی لە من قەڵەمینە سینجی بە کەچکێکی ئاڵتون لێوی بە قەیتانی ئاددانی برنجی سەدرینایە بەڵام سەد حەیفو مخابن ئازیز ئازیزەکەی منە هەموو جوانیە و نازداریەی بەدەستێ نەیارە خەسار بووینایە دەوەرە دەوەرە وەرە 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 دەوەرە ئازەکەی من وەرە دەوەرە ڕوحا من وەرە دەوەرە ئەمن لە وڵاتی غەریبیان و غوربەتان چەند بەبێ کەسی دنالینم دەوەرە وەرە وەرە ئازیز سەرێ من دێشی ئازیز دڵێ منێ ماڵ وێرانێ چەندی دێ و دەکاژانێ